سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. لەم پرۆگرامەدا دوو بابەتی گرنگمان ئامادە کردووە. بابەتێکیان پەیوەندی بە خۆراکی منداڵانەوە هەیە، بەڵام بابەتەکەی دیکەیان پەیوەندی بە شتێکی دیکەوە هەیە. پایەکانی سەرکەوتن وەک بەشێک لە پەیژەی سەرکەوتن هەموو جارێک باسی سەرکەوتن نییە لە ژیاندا. هەندێک جار باسی سەرکەوتنە بەسەر ئەو پەیژەی کە دوایی دەبێتە هۆی شوشتنی تانکەکانی سەربانی ماڵەکانمان. پاکڕاگرتنی تانکی ئاو. دیسە بێت مشکیشی تایە، شیلەشی تایە، قەبزە بۆچی خراپ؟ بێتە هۆی کوشتن و لە ناوبردن و مردن. یعنی زانیت چۆنە؟ فەنی کوردی لەو حاڵەتانە باشە؟ باشە مەبەستت چییە باشە؟ منداڵەکانمان بۆ کەم دەخۆن. زەهراوی بوون با ڕێککەوتنی بکەن نێوان دایک و باوکان و منداڵەکان. بەس بە مەرجێک بۆی خۆراکی بێت. زیاتر کچان لی دەترسن؟ وایەوە نییە؟ وەڵی شتێکی تێدا دیڵێم نایڵێ. لە خۆتانەوە شڕوبی مەدەنە منداڵەکان. ئەو منداڵانەی کە کەم خۆرن سەرنجمان لە سەریانە. ئەو بەس خواردن نییە، نازەمەوە دە چ دروست کرا چی تێدا ئەوەندە خۆڵ ئێمەوە ئاو دەخۆینەوە لێ خواردنی پێ ناخۆت. ئافرین. بەشی یەکەمی بەرنامە تایبەتە بە خۆراکی منداڵان. ئەو منداڵانەی کە کەم خۆرن سەرنجمان لە سەریانە. اینجا لێرە سێ ژەمی سەرەکی، لێرە سێ ژەمی سێ سووکە ژەم، لێرەش خۆراکی ناتەندروستماندانەوە. ئەم منداڵە جوانانەمان لەگەڵن. هەر یەکێک لەمانە ئەمڕۆ نوێنەرایەتی چینێکی منداڵان دەکا کە بە هۆکارێک لە هۆکارەکان کەم خۆرن، کەم دەخۆن. اینجا وەکو دایک و باوک بە دیارمانەوە دابنیشە. ئەگەر ئێستش سنگڵی دەتەوێت لە داهاتوودا ببیت بە دایک و باوک دیسان بە دیارمانەوە دانیشە بۆی بزانی بۆچی منداڵەکەت کەم دەخوا وە چی بکا بۆ ئەوی باش بخوا. باشە؟ بەشداربانی ئەمڕۆی بەرنامە لە کامبریجەوە هاتوون. قوتابیان، دایکان و باوکان، مامۆستایان، دەستان خۆش. دەستان خۆش. زۆر بەخێر بێن. بۆ گفتوگۆکردن لەسەر بەشی یەکەمی بەرنامە لەسەر کەمخۆری منداڵان دکتۆر سۆران سابیر پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆر گیان زۆر بەخێر بێن. زۆر سپاس دەکەم. دەست خۆش. منداڵەکانمان بۆ کەم دەخۆن؟ بەڵێ زۆر سپاس سڵاو لە بینەران و ئامادەبانی خۆشەویست. زۆر سپاس دەکەم. کەم خواردن لە منداڵان حاڵەتێکی زۆر باوە لە منداڵان. ڕۆژانە ئەمە لە کلینیک لە نەخۆشخانە ئەو نەخۆشانە دەبینین. دایک باوکان نیگەرانێکی زۆریان پێوە دیارە بەوەی کە منداڵەکانیان خواردن ناخوا دوجار دەبێت هۆی گەشەی دوا بکەوین. کەمخۆری لە منداڵان مەبەست لەوەیە کە ئارەزوی منداڵەکەی وەکو جاران نییە، پێشترێ بڕێکی زیاتری دەخوارد. ئێستا کە لەوانەیە نیو ئەوەی جاران نەخوایانش زۆر کەمتر دەخوالات جاران یان هەر ئارەزوی خواردنی نامێنێ بە تەواوی. ئەوەش لەوانەیە بەهۆی حاڵەتێکی فسیۆلۆجی بی زۆر تەبیعی بی ئاسایی بی کە زۆربەی حاڵەتەکان وانە و لەوانەشە بەهۆی نەخۆشیێکی دیاریکراوە بێ. باش بەشەیەکی گشتی لە ژێر سەرپەرشتی زانستی ئێوە ئێمە وامان داباش کرد کە ئەمانە ئەم مێزە ژەمە سەرەکیەکانە بەیانی نیوەڕۆ ئێوارە، ئەمە سووکە ژەمەکانە لە نێوان ژەمەکاندا، ئەمەش خۆراکی ناتەندروستە. زۆر خراپ، زۆر خەتەرە. لەمە دەست پێ بکەین؟ بالەوەی دەست پێ. باش. ژەمی سەرەکی منداڵەکانمان لە بەیانیان چی تێدا بێ؟ ئەلەند لە بەیانیدا چی بخوا؟ وانە؟ خۆی دکتۆر ئاراس با ڕێککەوتنی بکەن نێوان دایک و باوکان و منداڵەکان. دایک و باوک زۆر گرینگە چ دیاری دەکا لەو منداڵەکەی وەکەی دیاری دەکا و منداڵەکەش چەندی دەخوا بە ئارەزوی خۆی نەک ئەوەی زۆری لێ بکرێت لا دەبی ئەوەندەی بخوا. یعنی چەندێتێکە لەسەر منداڵەکەیە بەڵام چۆنیەتێکە لەسەر دایک و باوکەکەیە. لێ زۆر گرینگە دایک و باوکچکە لە مەسەرەی خواردنی دایک و باوک ڕۆلی سەرەکی هەیە، کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر خواردنی منداڵی. کاتێک منداڵەکانمان خواردنی ناخوا یان خراپ دەخوا ئەوە زۆربەی جار بەداخەوە کە دەڵێم لەوانەیە دایک و باوکان پێیان ناخۆش بی
خواردنی دایک و باوک ناتەندروستە دایک و باوکەکە وای کردووە کە منداڵەکەی وای لێبێ زانین چۆنە ئێستا ئێمە ئەگەر هاتوو خواردنەکەمان ماوا لێ کرد سێ جەممان دانە لە ڕۆژێکدا لە منداڵان چکە منداڵ پێویستی بە سێ جەم سێ سوکە جەم هەیە پێویستی بەوانە نییە ئەوانە دەکرێت لە مانجێ جارێک منداڵ کەواتە پێویستی بە سێ ژەمی سەرەکی و سێ سوکە ژەم هەیە دەکرێت هەندە جار دوو سوکە جەمیش بێ بەڵام بە شێوەیەکی گشتی سێ جەم و سێ سوکە جەم جەمەکان جەمی کوردەواری خۆمان و شەرق ئەوسەد عادەتەن چیە بەیانیان زۆر گرینگە هێلکە هێلکە لۆگەشەی زۆر زۆر میمە پرۆتینێکی زۆری تێدایە وە خواردنێکی ئاژەڵیە با بڵێن هێلکە لە سفرەی بەیانیان دەبێت هەبێ ئەگەر هەموو ڕۆژێژ نەبێ هەفتانە بەلای کەمی ڕۆژێک ناڕۆژێک هەبێ واتە لە هەفتەی 3000 بۆ 4000 هێلکە لەسەر سفرەکەی چ هێلکەی کوڵای بێ چ لە ڕوونی بێتن باش هەروە بەرهەمەکانی شیر زۆر زۆر گرینگە شیر پەنیر ماست لۆر قەیماغ ئەوانە بە شێوەیەکی گشتی گرینگە لۆ منداڵی لە هەفتەی چەند جارێک بخواتن ئەگەر هەموو ڕۆژێژ نەوێت باسمان کرد و هەروەها گوێز باوی زۆر زۆر گرینگە دەکرێت بە شێوەی جەم دەشکرێت لە نێوان جەمەکانیش بیدەیە واروە پاقلەمانیەکان نۆک لۆبیا نیسک دەکرێت لە سبەی ناوەکو جەمێک منداڵەکە بیخوا بیریشمان نەچێت دەبێت دانەوێڵەش لە خواردنەکەدا هەبێ بەیانیان دانەوێڵا دەبی لە هەموو ڕۆژێ منداڵ دانەوێڵی بخوا دانەوێڵە قەزمان نانە سەمونە ئەگەر بکرێ نانی گەنمی ساف بێ باشترە نانی خۆماڵی لەو نانانە باشترە بڵێنە لەوانە سۆدەی تێدەکرێت شتیتکەی تێدەکرێت لەوانی پاکخواانیەکە بە جوێرە پێویست نەبێ بۆ گەنانی خۆمانەوی باشترە ئەمەنانی بەیانی ژەمی بەیانیان ئەوانە بن لە هەمووی گرنگتر کە کۆتا قسەی دیکتۆرسۆران بوو لەسەری ئەوەیەکە دەبێت نانەکەش نانێکی خۆماڵی بێ نانی فرن و سەمون و ئەمانە مادەی تری تێدەکرێت باشترە خۆماڵی بێ بەڵێ باشە نیوەڕۆ نیوەڕۆ دەکرێتەوە خواردنش خۆش لێرانە هەیە کەباب دەکرێت کەبابی دەکرێت بریانی بی دەکرێت ساوار و مەرەگەبی دەکرێت گۆشت بی مریشک بی دەکرێت دۆڵمە بی یاپراخ دەکرێت کوفتەبی شفتەبی کوبەبی ئەوانە هەمووی لە نیوەڕۆیان دەکرێت بدێ منداڵەکەت یان دەکرێت پەتاتە ڕوون بێ دەکرێت تەماتە ڕوون بێ دەکرێت کۆمەڵی خواردنیت کە هەیە کامان دەزانین بەڵام بە شێوێژی گشتی منەوعات بی ینی ڕۆژان هەفتانە هەموو هەفتەی برنج نەخواتن هەموو ڕۆژەکانی هەفتە دەکرێت ڕۆژێک برنج بێ ڕۆژێک ساوار بێ ڕۆژێک گۆشت بێ ڕۆژێک پەتاتە بێ واتە دابەشی بکەی بەسەر ڕۆژەکانی هەفتە وەبی خواردنەکان زۆرا زۆر بن چکە نابی منداڵ یەک خواردن بخوا ئێستا منداڵمان هەیە زۆری دەخوان بەڵام چ دەخوا زۆربەی ئەو خواردنانە دەیخوا میوە خواردنی لابەلایە ئەما دەبی بە شێوەیەشی هاوسەنگ خواردنی منداڵەکان دابەش بکەین واتە وەکو باسمان کرد خواردنەکە دانەوێڵی تێدا بێ خواردنەکە کە برنج و ساوارەکەش هەر دانەوێڵەیە پاقلەمانیەکان زۆر زۆر گرینگە کە سەرچاوێکی باشی پرۆتین و مادە ئاسنی ڕوەچیە ئەگەر لەو بەتابەتی لەو منداڵانەی کە گۆشتی ناخۆن دەکرێت بەدیلەکەی ئەوە پاقلەمانی بدەیە منداڵەکەت هەروە خواردنەکانی تکەش ئەوجا بینە سەر جەمی ئێوارەکە سوکتر بێ لەوانەیە نیسکێک بێ لەوانەیە شۆربایکی مزەورە بێ دەکرێت خواردنێکی وا سووک لە ئێواراندا پێشکەشی منداڵەکەت بکەیت دەست خۆش زۆر باشە ئێستا بۆ ئەوانەی کە لە سەرمێزی ژەمی سەرەکین ئەگەر هەستان کرد دەتوانن دەست پێ بکەن وردەوردە بیخۆن باشە بینە سەر سوکە ژەمەکان وا باشترە هەموو ڕۆژانە خواردنەکان لێ کاتدا بدرێتە منداڵەکەی چونکە ئەمە بەخۆشمان کە گەورەینە دەبین زۆر جار نیوەڕۆ سەعات 1 زەنگەکە لێ دەدا بسیمە منداڵیش وایە بەو شێوێ ڕۆژێک سەعات 8 بەیانی خواردنی بدێ ڕۆژێک سەعات 10 ڕۆژێک سەعات 11 کاتەکەی دیاریکرا بێ زۆر گرنگە بۆ نمونە نانی بەیانیەکەی سەعات 7 و 8 بی نیوەڕۆیەکە 1 بۆ 2 بی ئێوارەکە دەوروبەری 6 بۆ 8 لەو بینەی بی زۆر باشە و سوکە جەمەکان لە نێوانیان بێ بە مەرجێک سوکە جەم نابی 1 سەعات لە جەمە ڕئیسەکە دوور بێت چکە دەبێتەوە ئەوە کە جەمە سەرچیەکەی پێ نەخورێ ئەگە سوکە جەمەکەی نزیک بێ لە جەمە ڕئیسەکە ئێمە خواردنی بەیانیمان خوارد ژەمی بەیانیمان خوارد مناڵەکەمان زوو هەستاوە لە خەو بە بیانووی پشوو شەو درەنگ نەخەوتووە و بەیانی درەنگەستێ نا شەو لە کاتی خۆی خەوتووە بەیانیش هەستاوە زوو چالاکە دایکوباکی هەڵدەستێنێ هەستن دەڵێ هەستن درەنگە بەیانیە دەنگە دەنگ دەکا عەجوولی دەکا وا دەکەی
نانی خوارد کاتژمێر دوای ئەوە- نۆنووست بەیانیش کاتژمێر هەفت هەستەیە هەفتونیش نانی بەیانی خوارد فوڵ ئێنەرژی فول ئینێرجیا خواردنەکەی خواردووە ئێستا تۆ دەڵێی لە نێوانی ژەمی دووەم و سوکە ژەمی یەکەم کاژێرێک زیاتر بێت بەڵێ ژەمی واتە دووەم و- کاتژمێر دەوروبەری دا سوکە ژەمی یەکەم ئەگەر بخوات. یەک نیۆڕۆ بخوات بۆ نمونە بۆ نمونە میوەیەک دەخوا شەربەتێک دەخوا شەربەتێک و پارچەیە کێک دەخوا هەر یەک لەو شتانە لەتکە هەنجیرە لەتکە هەنجیرە مێوژە میوەی و شکرا دەخوا یان پارچەیەک پەنیر و پارچەیەک تەماتە دەخوا لەگەر کردێک سەمون یعنی ئەوانە هەمووی بە سوکە ژەم دادەندرێ دەکرێت بینی دوو کاتژمێر لە جەمی بەیانی و دوو کاتژمێر لە جەمی نیوەڕۆ دوور بێ نێوانیان بێ بەڵام نابێ مەسەلەن لە نێو میوەکاندا ئەمە بخوا دوای ئەوە بخوا دوای ئەمە هەموو ساف بخوا دوای هیچ نهێڵێتەوە وانی هەی ئێمە دەبێت یەک دانەی بخوا چونکە ئەوانە بەس ڤیتامینات و کانزای تێدایە ئەوە پرۆتینی تێدانە گەورە نابی بەوەی تەنها ڤیتامین و کانزاکان بەدەست دەخەی لەوانەیە هەندێکیان پرۆتینیش تێدا چاوریش تێدا بەڵام زۆر کەمە لێ منداڵ نابی تەنها میوە بخوا چکە هەندێک منداڵ هەیە شیر دەخوا میوە دەخوا تەواو سوکە ژەمەکانشمان دەبێت هەمە زۆر بن بەیانی شتێکی خوارد نابێت دوای ژەمی نیوەڕۆ سوکە ژەمی دوم هەماشت بخواتەوە ئەکید نابی هەموو سوکە ژەمەکان بریتێ لە میوە نابی هەموو سوکە ژەمەکان بریتێ لە سەرەزادیان لە میوە وشکراوە یان لە بابەتەکانیت کە دەبی من زۆرا زۆر بێ بۆ دایک و باوکانەی کە دەیانەیە بزان ئەم سوکە ژەمانە چین کە ئەمڕۆ دکتۆر سۆران پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان لەژێر سەرپەرشتی زانستی ئەو دانراون دەتوانن بە وردی سەیری بەرنامەکە بکەنەوە توانن لە سوشەڵ میدیا ببینەوە ڕایگرن ڤیدیۆکە بۆی بزانی کام خۆراکی داناوە بۆی تۆش سوکەژەم بۆ منداڵەکان بەم شێوەیە دابنەی لەسەر سوکەژەم هیچ نەماوە تاوا سوکە ژەمی دووەم دێ ئەویش نێوان نیوەڕۆ ئێوارە بە هەمان شێوە دەبی نێوانیان بێ وە سوکە ژەمەکە بریتی بێ لەو بابەتانەی باسمان کرد تەوا باشە ئەم سوکە ئەم ژەمە سەرەکی و سوکە ژەمانە ئەمە تێکڕای خۆراکی منداڵێک پێک دەهێنن لە 24 کاتژێردا تەواوە تەواو خواراکێکی هەمە زۆری هاوسەنگە چکە زۆر گرنگە خۆراکی منداڵ هەمە زۆر بی و هاوسەنگ بی واتە هەموو پێکاتە گرنگەکانی پرۆتین کاربۆیدرات چەوری کانزا و ڤیتامینەکانی تێدا بێ چکە وەکو باسمان کرد میوە پرۆتینی و چەوری و ئانەی تێدا نیە بە هەمان شێوەوانی تکە لەوانێ منداڵێک بێدانەوێڵە بخوا هەندێک ڤیتامینی تێدانێ بۆ دەبی هەموو خواردنەکان بە شێوەیەکی هەمە زۆر بەردەست بێ منداڵە عاقڵەکانی کورد و کوردستان بەباشی گوێرە دکتۆر سۆران بگرن بۆ ئەوەی بزانی چی دەخۆی بۆ ئەوەی گەورە بی بۆ ئەوەی جوان بی بۆ ئەوەی زیرەک بی بۆ ئەوەی عاقڵ بی بۆی باڵات بەرز بێ بۆی پێستت جوان بێ و گەشاوە بی بۆی لە مەکتەب هەر یەکەم بی بە بەردەوامی بۆی کە گەورەش بوویت بیبیتە گەنجێکی قۆز و جوان یعنی کوڕێکی قۆز و کچێکی جوان بۆ ئەوی سەرکەوتوبی لە ژیان خۆراک بۆ هەموو ئەمانە گرنگە بەڵام دکتۆر سۆران لیان گەڕی با بچین باسییان بکەین باشترە ئەوە بی منداڵەکان بزان خواردنی خراپ و ناتەندروستیش چییە هەندێک لە دایک و باوکان شکاتیان کردووە سکاڵایان لەسەر منداڵەکانیان هەیە دەڵێن منداڵەکەمان مەسەلەن چپسێک دەخوا پێشنانی نیوەڕۆ مەسەلەن شیرینیەک دەخوا داوای کێک دەکات دەڵێ دەستمە دوکان ها ئەوشتانە دەڵێ داوای خۆراکە خێراکان دەکات ناویان ناهێنم خۆراکە خێراکان دوایی لە دایک و باوکتانی پرسن مەبەستم چی و چییە کە ئەوانەی خوارد پلانەکە تێک دەچێت ئەکیت بۆ ئێستا کە بۆ نمونە هەر یەک لەوانە با بڵێن ئەوە بەس خواردن نییە نازم ئەوە دەچ دروست کرا چی تێدا ینی بەڕاستی کە دەیخینەوە ینی شتێکی سوود بەخشی تێدا نیە دەزان نەمە چیە لە کاتێکدا چۆن کەس دەزانێت ئەمە چییە خۆشە منداڵان زۆربیان حەزیان لێ بەداخەوە هەندێک لە دایک و باوکانیش حەزیان لە ئەندۆمیە ئەو مشکلەکەیە ئەندۆمی دەکڕن لە ماڵە دادەنێن بە کارتۆن ئامادەی دەکەن و دەدەنە منداڵەکان لە کاتێکدا هیچ بەهایەک خۆراکی نییە ئەوە ئەی ئێوە چەند کەس دەزانێت ئەمە چییە بزانە ئەوە ئەمەگەلەوەی کە ئەمە ئیندۆمیە
بەڵێ تۆستۆران دەڵێ هەر بەناو خۆراک بەس بەناو خۆراکە بالفعل ئەوە جگەلەوەی کە با بڵێن هەندێک مادی خراپی تێدا زەرەر و زیانی زۆرە وا دەکەم منداڵەکە خواردنە سوود بەخشەکەش نەخوا ئێستا ئەگەر پارچەیەک لەوەی خوارد تەواو ئەو خواردنەی کە گرینگە ناخوا کەواتە تووشی چ دەبێت تووشی نەقسی ئاسن ڤیتامین دی هەموو مادەکانی تری دەبێت ئەوەش هیچی پێ نابەخشێ کەواتە منداڵەکە گەشەی خراپ دەبێت باش بەڵام هەر یەک لەوانەیە شێوەیە بێت ئەگەر ئەمە بخوا ئەویش بخوا هەر زیانی هەیە هەر نابێمە هەر نابێەوەی بخوا چکە ئەوە نازم چ مادەیەش تێدا تێکرایە کە منداڵ تەعود دەکات لەسەر حەزی لێ وا دەکات منداڵەکە بەردەوام حەزی لەوەی بێ حەزی لەوەی نەبی لە کاتێکدا ئەوە باشتر و سوود بەخشترە بەڵام ئەوە تامێکی هەیە کەوا لە منداڵەکە دەکات بەردەوام داوای بکات لێ با بە هیچ شێوەیەک بەکاری نێنێ بەڵام خواردن هەیە دەکرێت جارجار بەکاربین لە بۆنە و شتەکان مشکلەمان لەگەڵی زۆرە بەڵام ئەوانە لەوانەیە لە جەژندا لە بۆنەیەک لە هەپشپێرستەی جارجار بخواتن ئاسایی باشە دکتۆران ببوورە ئێستا ئێوە ناتانەوێ بیخۆن ناتانەوێ ئێوە دەست پێکەن یەڵا بیخۆن دەی بەس ئێوە هەستن ئاها بە پێوە بیخۆن با شەش منداڵی تریش بێن بەس بیخۆن یەڵا بەس کورسەکانتانیان بدەنێ دەی ئافرین دەی وەرن شەش منداڵ یەڵا دانیشن لەسەر کورسیەکان گروپی یەکەم دەتوانن ئەوانەی حەز دەکەن خواردنەکە بخۆن بیخۆن ئەوانەی ناتانەوەی بخۆن بگەڕێنەوە ئەوێ گروپی یەکەم یەڵا تەرتیبی کەن بە خۆتان دکتۆران باسی ئیندۆمیت کرد چپس زۆرە جیاوازەکانی چوکلێت ئەمانە خواردنەوە گازیەکانن خواردنەوە گازیەکان شەکرێکی زۆری تێدایە کە ئەو شەکری سادەیە زوو دەمژە و وزەیەکی زۆر بە منداڵەکەدا بەڵام هیچ ئیسفادەیەکی لێ ناکە منداڵەکە ئەگەر ئەوە خواردانە بەیەکەوە بخوا کە ئەوە چەوری تێدا ئەو شەکری تێدا منداڵەکە تێر دەبی خواردنی سوود بەخش ناکوان دەگەر ئەوەش لەوانێت تووشی قەڵەوی بکات تووشی قەڵەوی بکات لەوانێت تووشی شەکرەی بکاتن لە داهاتوو ئەمە هەر باس سەیری ئەو منداڵە جوانان نەکەن کە لە ئێستادا سەحەتیان باشە ساڵێک دو ساڵ ئەوانە دەخۆن دەبینین هیچ مشکلیان نییە بەڵام لە داهاتوودا لەوانێت تووشی شەکرەی بکات لەوانێت تووشی قەڵەوی بکات تووشی چەوریەکانی ناوبۆڕیەکانی خوێنی دەکات هەروەها پەیوەندی هەیە لەگەر زۆربوونی ڕێژە شێرپەنجەش کەواتە جگەلەوەی کە کاریگەرێکی ئەکیوتی هەیە بڵێن خێرای هەیە منداڵەکەوا دەکا خواردنە باشەکان نەخواتندەی دوورکەوێتەوە و شەهی منداڵ قەپات دەکات لەگەر ئەوش کاریگەری لۆ داهاتووش هەیە کاریگەری درێژخایان دەبێتەوە ئەو نەخۆشانێک کە باسم کرد دەست خۆش ئەوانەی کە لێرەدانراون دکتۆران گوتوویەتی ئەمانە سوکەژەمی ناتەندروستن منداڵەکانمان نابێت بیان خۆن ئیندۆمیە چپسە بسکیتە چپسە دیسان خواردنەوە گازەکانە چکلێتە خۆراکە خێراکانە ئەمانە شتانن کە نابێت منداڵەکانمان بیخۆن اینجا لە بەرەوەی منداڵەکانمان عاقڵن کەسیان بەلای ئەولاوە نەهاتون ها هەمویان خەریکی خواردنی سوکە ژەمی تەندروست و ژەمی تەندروستن ئافرین بۆ نایخۆی باشە مەیخۆتەوە دەیخۆن ئێوەش بیخۆن دەست پێکەن دکتۆران ئەگەر منداڵێکمان هەبوو گوتیان شەهیەی نییە خواردن ناخوا چی بکەین هەر منداڵێک شەهیەی نەبوو ئەمە دوو خاڵ لێرە هەیە دەمێ باسی بکەم دکتۆران خێناکە دابنیشین لەسەر کورسیانە لە پێشەوە شتێکت بێنە بە ئەوان لە بینم دانانیشێت و ببەم من هێنام تۆ وەرە ئێرە بفەرموو ئێرە هەر منداڵێک کەم خواردن بوو خواردنی کەم بوو پێویستە بە دووادا چوون بکاتن دوی مەرز نییە هەموو جارێ منداڵەکە نەخۆش بی بەڵام پێویستە بە دووادا چوون بکاتن لەبەرەوەی دوو نقطە هەیە دەمێ باس بکەم یەکێکیان خۆشە یەکێکیان ناخۆشە ئەوەی کە خۆشە زۆربەی ئەو منداڵان ناخۆشەکەی باس ناخۆشەکە قەیناک یەکەنجا خۆشەکە ئەوەی کە خۆشە ئەوەیە کە زۆربەی ئەوانەی منداڵانەی کە خواردنیان باش نییە یان شەهیان وەچی جاران نییە نۆرمەڵن زۆربەی زۆریان باش لەبەرچی نۆرمەلە لەبەرەوەی منداڵ یەک لە حاڵەتەکانمان هەیە کە منداڵ شەهیەی کەم دەبیتەوە لە ساڵێک لۆ 5 ساڵی زۆر ڕوودەدا پێدەم فسیۆلۆجیکەڵ ینی کەمبوونەوەی کەم خواردن بە شێوەیەکی فسیۆلۆجی ینی ئاسایی شتەکە لەبەر چییە؟ لەبەرەوەی منداڵ لە ساڵی دووەمی تەمەنی گەشەی لەگەر بەراورد بکەی لەگە ساڵ یەکەم زۆر کەم دەبیتەوە منداڵ لە ساڵ یەکەمی تەمەنی
7 کیلۆگرام زیاد دەکا خۆی کە لەدایک دەبی 3 کیلۆگرامە وەچی دەبتە ساڵێک دەبتە 10 کیلۆ ینی سێ هەندی خۆی زیاد دەکا 7 کیلۆگرام ساڵی دووەم لە بینی ساڵێک لە 2 ساڵی 1 ساڵی ڕەبق 2 کیلۆ زیاد دەکا 7 کیلۆ لە چێ 2 کیلۆ لە چێ 7 کیلۆیەکە زیاتر هاوکێشەیەکی زۆر سادەی وانە 7 کیلۆیەکە پێویستی بە وزەی زیاترە لەوەی کە لە 2 کیلۆیەکە بەڵام دایک و باوکان زۆربەی زاروا حەزەکەن منداڵ دەبی لە 2 ساڵ و 3 ساڵی خواردنی زۆرتر بخوا لەبەوەی گەورەتر بووە وانە بەڵام ئەوە ڕاز نییە بەڵکو منداڵ لە ساڵ یەکەمی پێویستی بە وزە و خواردنی زیاترە لەبەرەوەی 7 کیلۆ زیاد دەکا 25 سانتیم زیاد دەکا کە لە هەموو تەمەنی بەقەت ئەوەی زیاد ناکە نیو هەندی درێژی خۆی زیاد دەکات لێ ئەوە پێدەن فسیۆلۆجیکەڵ شتێکی زۆر زۆر ئاساییە بە مەرجێک منداڵەکە هیچ نیشانەیەکتری نەبێ هیچ نیشانێکی نەخۆشی چونکە منداڵ هەیە لە ساڵێک بینی ساڵێک و 2 ساڵە لە سەدا 30 لۆچلی منداڵان لەو بینەی توش کەم خوێنی دەبن و یەک لە نیشانە باوەکانی بریتە لە کەمخۆری کەواتە هەر منداڵێک لە ساڵێک لۆ 2 ساڵی خواردنی کەمی کرد بە ڕێژەیەکی زۆر لەوانەیە ئاسایی بێ بەڵام بە ڕێژەیەکی زۆریش لەوانەیە کەم خوێن بێ لەوانەیە نەخۆشیتکەی هەبێ لێ هەموو کات دەبێت بە دوواداچوون بکرێ کاتێک منداڵ کەم خۆرە باش بەڵام مەترسێ کاتێک دکتۆرەکە دڵنیاییدا تەواو مەچوو لەو عیادەی لەو سەیدەلێ لەو سەیدەلێ لەو عیادە لە کندکتۆرەی لەو کندکتۆرێکی کە چکە زۆر مەوەدیتە یعنی دێتن لەوانەیە پێنجەم شوێن بیاتەکنم دکتۆر شتێکم دێ شەهەیە منداڵەکەی زیادکە کاکە پێی دەڵێن کاکە ئاساییەوە حاڵەتێکی زۆر زۆر ئاسایە پێویست بە دەرمانی شەهەی ناکە بەڵام هەر دەگەڕێ لە دوو ئەوەی کە شەهەی منداڵەکەی زیاد بکە بەڵام تۆستۆران بۆ شتێکی نادەی تێوی تر با مرتەح بێ و دایک و باوکەکە و نەجاتی بدە ئەگەر ئاسا منداڵەکە ڕۆزانستێکە دەبێت یان ئاوا تەعاملکەین بە شێوێکی ڕەها ناتوانین بڕین دەبێ بە شێوێکی ڕەهاش نابێ خۆی شتەکە ڕێژەیە لە هەندێک منداڵ دەبێ ئاسایی ئێمەش شڕوبی کردنەوەی ئارەزوو دەدەین بۆ منداڵانەی کە نەخۆشیێکیان نەبێ چکگە نەخۆشیە بێ ئمە نەخۆشەکە چارەسەر دەکەین بۆ نمونە کەم خوێنەکە چارەسەر دەکەین حاڵەتمان هەیە منداڵەکە قەبزە لێ خواردنی پێ ناخرێت چکە دەزانیتن هەر کاتە خواردنی بخوا دەبێ بچێتە تەوالێت باش لێ دەترسێ چکە ئەو منداڵان کە قەبزن ڕقیان لەوێ بچنە توالێت چکە پیسایەکی ڕق دوور لە ڕووتان دەکات کە دەبێتەوەی ئازار بۆی بۆی خواردن ناخوا ئەو منداڵانەی کە ترشی گەدەیان دەگەڕێتەوە دیسان دەترسندەوەی کە ترشی گەدەیان بگەڕێتەوە کە خواردن دەخۆن لێ خواردن ناخۆن هەر منداڵێک مشکلەی کۆندامی هەرسی هەبێ وەکو کرم وەکو بوونی میکرۆبی مەعیدا ئەچ پایلۆری ئەوانە هەمویان لەوانەیە ببێتە هۆی کەمخۆری لێ ئەمە لەو کاتانەدا ئیلاجی نەخۆشیەکە دەکەین پاشان ئەگە پێویستی کرد شڕوبی مشەهیشی دەدەین شڕوبی کەمخۆریەکەشی دەدەین بەڵام گرنگتر این شت ئەوەیە کە ئەمە عیلاجەکەی بکەین عیلاجی نەخۆشیەکەی ئەم منداڵە جوانەمان گوتی من بێن پرسی خواردن دەخۆی لێرە وتم بیخۆ وتی نایخۆ بۆ هەرسی بخوات دەڕشێتەوە بەڵێ ئەمن پێشەوەی بێمە بەرنامەکە لێوە بینیم دەڕشایەوە قسەم لەگەڵی کرد دیارە دوێنێ لە دەرەوە نانی خواردیە لە فێج خواردیە ئاشکرا بووی کەتن کرد حەزی لە لەفەی بۆ لەفەی خواردیە لەفەکە بوویتە هۆی تەسەموم و ژەهراوی بوون ئێستا بۆی دەڕشێتەوە باشتر وایە ئەو منداڵە جارێ وەچی دەڵی فاستین بێ خواردن نەخوا هەتا ئەو گەدەی هەیە فڕێ بداتە دەرەوە پاشان چا دەبی ئەگەر چانە بوو ئەو کات با بڵێن حاڵەتەکەی تون بوو پێویست دەکا عیلاجی بدرێت کەواتە ئەگەر منداڵەکەمان بە تێگەشتنی ئێمە بە بەراورد بە جاران کەم خۆر بوو ناچین لە خۆمانەوە بچینە دەرمانخانەیەک بڵێن ئەرێ شڕوبێکی زەحمەت نەبێ شڕوبێکی شەهیەتان هەیە شڕوو بە شەهیەکە بکڕینی و بیدەینێ و بڵێ وڵا دەبێت شەهیە بێتەوە نا ئەوە زۆر خەتەرە بانمنەیەک دو باس کەم هەرچەندە خۆشیش نییە نمونونەکە بەڵام ئەوە شتە ناخۆشەکە ئەو شتە ناخۆشەکەی باز دەکەم بەڵام نامێت دایکان و باوکان بترسێنن بەڕاستی بەڵام گرینگە باز بکەین لەوەی بزان ئەمە لۆ دەڵێن لە خۆتانەوە شڕوبی مەدەنە منداڵەکە دوو هەفتەی ڕابردوو منداڵی چاینا نەخۆشخانە کاتێک پرسییم گوتی لەبەرەوەی هینایەتمان خواردنی وەکو جاران ناخوا منداڵەکە 3 بۆ 4 ساڵان بوو خواردنی وەکو جاران نەدەخوارد هاتبوو لەوەی شتێکی بدەینە کە خواردن بخوا بەڵام ئێمە وەکو دکتۆر یەکسەر ناچین شڕوبی شەهیە بدەینێت چکەمەدە وەکو باسمان کردوانێ هۆکاری هەبێ دەین هۆکارەکەی چارەسەر دەکەین پاژەوەی پرسییم ئەستریم لێ وەرگرت گوتی منداڵەکەم ماوەیە کە خواردنی وەکو جاران هەندێک بێتاقەتە کاتێک پرسیاری زیاترم کرد گوتی لاقیشی دێشی پشتیشی دێشی
یەکسەر زەنگەکە لێدا چکە ئەمە لێرانەدا ئەمە شتەکان پێکەوە دەبەستین کاتێک منداڵێک لاقی دێشی پشتی دێشی شەهیەی کەم بووە بێتاقەتە کاتێک پشکنینم بۆ کرد دەبینم بێ ڕەنگە پێدەست کەم خوێن بێ دەستم لەسجدا دەبینم فاتڕەش تۆزێک ئەستور بووە زیاتر ترسم لێنیشت نردم لە پشکنینی خوێن و سۆنەر و ئەوانە دەرچوو نەخۆشەکە شێرپەنجەی خوێنی هێلیوکیمیا بەداخەوە هەرچەندە ئێستا نردمانە نانەکەلی و لەسەر عیلاج الحەمدوللا وەزعی باشە بەڵام شێرپەنجەی لیوکیمیا تاخیریش کرابوو لەبەر ئەوەی کاتێک چوو بوو بۆ دەرمانخانە و لای ئەو سەیدەلەکان شروعی مشەهیاندا بێ لەبەرەوەی کەم خۆرە و لەبەر ئەوەش کە ئازاری هەیە جارجار شروعی پرۆفینیاندا بێ کە موسەکینە یعنی لێرەدا چۆن چارەسەرکراوە نیشانەکان چارەسەرکراوە بەڵام خۆی دەبێت و بێ نەخۆشەکە چارەسەرکە بزانە ئایا هیچ نیشانێکتری هەیە یان نە وەکو باسمان کردوانێ منداڵەکە قەبز بێت و قەبزەکە چارەسەر دەکەی کەم خوێن بێ کەم خوێن چارەسەر دەکەی ئەو حاڵەتە ڕاستە دەگمەنە و کەمە بەڵام ئەمە دکتۆر دەبینین بۆیە ئێمە هەموو جارێ دەڵێن بابە لە خۆتانەوە شروعی مشەهی مەدەنە منداڵ لە خۆتانەوە عیلاج مەدەنە منداڵ چونکە لەوانەیە شتێک لە پاش ئەو کەم خۆریە هەبێت لەوانەیە ئەو ئازارێک کە هیچ منداڵەکە شتێکی لە پشت بێ وەکو ئەوەی کە باسم کرد ئەو حاڵەتانە بەردەوام ئێمە دەبینین بەڵام دەگمەنە و خۆشبەختانە زۆربەی حاڵەتەکانی کەم خۆری ئاساییە دەست خۆش ئەوەتان لەبیر بێت ئەوەی کە دکتۆر سۆران گوتی منداڵەکە شەهیەی کەم بووە ئازاری پشت و قاچیشی هەبووە دایک و باوک دەڵێ فەنی کوردی دایک و باوک دەڵێ یەڵڵا بۆ دەرمانخانە یا عیادەی لا کۆڵان یا دەرمانخانەکەی سەری کۆڵانێ دەڕواتە ئەوێ دەڵێ وەڵا مناڵەکەم شەهیەی کەمە شەهیەی کەم بۆتەوە وەڵا کابراش نابەرپرسانە بەس بۆ ئەوی دەرمانەکەی بفرۆشێت و قازانچکە هەر کەسێکی پێی دەڵێ بەسەر چا فەرمو ئەمە شڕوبی شەهیە فەرمو ئەمە شڕوبی ئازار پیرۆست بێ پارەکەت بێنەوە قازانجم کرد و تاو ئەی مناڵەکە کە نەخۆشیێکی زۆر ترسناکی هەبووە کە شێرپەنجەیە خۆشبەختانە ئێستا چارەسەر دەگرێت و باشە نەخۆشیێکی جدی هەبووە کە تاخیر بێ زۆر کە ئەم نەخۆشیدارە کە دای دەپۆشی تۆ بەو دەردوو دەرمانە بۆی قازانچکەی نەخۆشیەکەی مناڵەکەت داپۆشی کاتێکی زیاتری خایان نەخۆشەکە زەحمەتترە نەخۆشیەکە زەحمەتترە چارەسەر بکرێت بۆ قازانجی گیرفانی خۆت فرۆشیاری دەرمان بۆ تۆش دایک و باوک بۆ پینەکردنی ئێش و ئازارەکانی ئەم هەڵەیە بەرامبەر ئەو مەکە ئەو زوڵمە گەورەی لێ مەکە ئێستا هۆکارەکانمان زانی یا فەسلەجیە یا ئەوانەی کە باس کرد هۆکاریت کەش جگە لە هۆکاری فەسلەجی و هۆکاری نەخۆشیەکان هۆکارش کە هەیە وەک لێرە لە بدایەتی باسم کرد گوتم دایک و باوکان دایک و باوک دەبینی علاگەیەک جبس و کێک و نەستە لەوانە لەو منداڵەکەی دێنیتەوە ڕاستە خۆش دەوێ منداڵەکە ئێمە هەمومان منداڵمان خۆش دەوێت بەڵام خۆشەویستی دەکرێت بە یاریەک بە لەعابەیەک بە شتێک دەرببڕی بۆ منداڵەکەت بە ماچکردنیش بە لە باوشکردنی ئەو هەم کێک و جبس و شتەی بۆ مەینەوە ماڵێ چونکە ئەو جبسە دێنێ لە ناو سەلاجی دادێن منداڵەکە بەیانی هەر سەلاجەکە دەکات و یەکسەر جبسەکەی دەخوات سەر نەستەلەکەی دەخوا و نانی بەیانەکەی لە چیز دەچێت یەک لە هۆکارەکان بریتە لەوەی کە منداڵەکە دادەنیشێت لە دیار ئایپاد و مۆبایل و خواردنی دەرەوە دەخوا ئەوەش هۆکارێکی زۆر زۆر گرینگە ئێستاکە زۆر زۆر باوە هۆکارشی سەرچێ یەکیت کرد لە هۆکارەکان شیرپێدانی زۆر و شەربەتی زۆر منداڵ لە ساڵێک لە 2 ساڵی دەبێت بڕی شیری کەم بکرێتەوە ئەمە هەموو دەزانین 6 مانجێکە منداڵ تەنها شیر دەخوا 6 مانجی دووەم شیر هەر سەرچە خۆراک تەواوکاریە بەڵام لە پاش ساڵێک شیر دەبتە لاوەچی دەبێت ئەگەر شیری دایک دەخواسێ بۆ 4 جار بخوا ئەگەر شیری قوتو دەخوا پێویستە لە 15 بۆ 20 ڕقم زیاتر نەبێت ئەگەر لەوەی زیاتر بوو تووشی کێشە دەبێت چونکە خواردنیت کە ناخوا خواردنی سوودبەخش ناخوا شیریش خۆراکی منداڵ دابین ناکە بە تەنها پێویستە خواردنەکانی وەکو باسمان کرد هەمە زۆربی ئەوە هۆکارێش تریش لەبیر نەکەین لایانی دەرونی زۆر گرینگە دەبینی منداڵەکە لە قوتابخانە مرتاح نییە لە ماڵەوە لەوانێ منداڵێکی تکیان بوو بێ لەوانێ دایک و باوکەکە کێشەیان هەبێ لایانی دەرونی منداڵەکە باش نییە لەوانێ سترێسی زۆر بێ لەوانێ خەمۆچی هەبێ لەوانێ منداڵان گاڵتە و ئەڕەشەی لێ بکەن لە قوتابخانە لە هەر یەکێک لەو شتانێک کە دەرونی منداڵەکە دەدا لەوانێ خواردنی تێکدا لێ پێویستە دایک و باوک تۆزێک لە منداڵەکانیان نێزیک ببنەوە بۆ ئەوەی بزانن ئایا هیچ خەلێرێکی دەرونیشی هەیە یان نا کە کێشەی دەرونی لە منداڵانیش بوونی هەیە دەست خۆش زۆر سپاس دەکەم دکتۆر سۆران سپاس بۆ ئامادەبوونیت کاتمان گرتی ئەزەتمان دای ئێوە بفەرمون من دەمێنمەوە لەگەڵ جەماعەت زۆر سپاس دەکەم دەست خۆش بە دکتۆر سۆران زۆر سپاس
منداڵەکان ئێستا دەزانین چ دەڵێن؟ ئێستا دەڵێن کۆمەڵی خۆراکی خراپ لەوێ هەبوو، ئەو خۆراکە پیس و پۆخڵانە، خواردنەوەی گازی بوو، ئیندۆمی بوو، چپس بوو، کێک و بسکیت و ئەوانە بوو، خۆراکە خێراکان بوو. ئەوانە تا بتوانین نابێ بیان خۆین. ئێستا دەڵێن خۆراکە خراپەکان ناخۆین. 3 2 1 تێنەگەشتم وڵا. خۆراکە خراپەکان ناخۆین. ئەم جارە و خلاص. 3 2 1 ئافرین، دەستان خۆش، چەپڵێک بخۆتان. دەست خۆش. دەچینە بەشی دووەمی بەرنامە.